لا پێگەیاندنی چەندینەوە لە پەیمانگای هونەرە جوانەکانەوە بۆ ئەزموونی کاری ڕاگەیاندنی لە خاک و لە کورسات و هەروەها بۆ ئامادەکردنی چەندینەوەش لا زانکۆی سلێمانی لا بەشی فیلمسازی و لە داهاتووشدا هەوڵ ئەدات کە کاری زیاتر و باشتر هەم بۆ قوتابیان و هەم بۆ هونەرمەندانیش بکات. ئەو هونەرمەندەش یاخود ئەو نووسەر و ڕووناکبیرەش دڵشاد مستەفایە کە لە دیمانەیەکدا باز لە ئەزمونەکانی ژیانی و هەروەها پرۆژە و کاری داهاتووشیەکات. فەرمووی. مێژوو شوێنەوارەکان بەشێکن لە شووناسینەتەوەییمان. ساڵانێکی زۆرە هەڵوەدای ئەوەین بیسەلمێنین بۆ هەموو دنیا کە هەموو شوێنەوارە مێژوویانەی کە لەم نیشتیمانی کوردەیە هەن سەرچاوەکەیان ئەگەڕێتەوە بۆ شارستانیەتیانەی کە بەشێکن لە نەتەوەی کورد یاخود ئەتوانی ناویان بەرین بە باپیرانی کورد. ڕاستە ئەم مێژووە کاری زۆری لەسەر کراوە بەڵام هێشتا پێویستی بەوەیە لێکۆڵینەوەی زیاتر. سڵاو باشی ببوورە پێشەکێکەشم لێ تێگیایی ناساییە کێشە نییە. ئەم پێشەکەی کە ئێستا پێشکەشت کرد ئەتباتەوە بۆ چ سەردەمێک بۆ چ مێژوویەک؟ ساڵی 1997 سەرەتای دامەزراندنی تەلەڤیزیۆنی خاک لەو کاتە هێرۆخان خەیاڵی لای ئەوە بۆ ئێمە بتوانین بەرنامەیەک بکەین بۆ ناساندنی شوێنەوارەکانی کوردستان و ئیشکردنێک بێ لەسەر ئەوەی کە بە بەردەوام ئێمە ئەوە یادی خەڵک بێنینەوە کەم نیشتیمانی کووردە. ڕاستە کوردستانین و نەتەوەکانی تیژش ئەتوانن لە ناو خاکەیە هەر هەبوون لە ناو مێژووی ئێمەشە بەڵام بەشی گەورەی ئەم شارستانیەتەی کوردە بۆیە بەرنامەیەکمان دەست پێ کرد بە ناوی کڵاو ڕۆژنە. بەرنامەی کڵاو ڕۆژنە ساڵی 1970 دەستی پێ کرد تاکو ساڵی 2006 بەردەوام بوو تاو کاتێک کە من چوومە دەرەوەی کوردستان بۆ خوێندنی ماستەر و دکتۆرە. ئەم بەرنامەیە هەر بەردەوام بوو لە خاکیش و لە کوردستان. لە مێژووی دێرینەوە بۆ ئەمڕۆ مرۆڤی کورد هەمیشە لە گەڕاندا بووە بە شوێن دڵگیرترین شوێنەکانە تا ببێتە نیشتەجێی خۆی. لەو دێرینەیە مرۆڤی کورد لەم ناوچەیەدا لە بازیان ئەشکەوتی پاڵە گەورەی هەڵبژاردووە و کردوێتە شوێنی نیشتەجێ بە بڵنداییەکی تا ڕادەیەک مامناوەندیەوە کە دەتوانێت بەسەر ناوچەکەیان بڕوانێ. کڵاو ڕۆژنام جارە چۆتە ئەشکەوتی پاڵە گەورە. زۆر باشە دوای ئەمەوە سەر کڵاو ڕۆژنا بەڵام چۆن پێناسەی ئەزمموی ڕۆژنامەنووسی خۆتەکەی؟ لە ساڵی 1992 دەستم پێ کرد. 92 تازە دەرچوو بووم لە ئەکادیمیای هونەرە جوانەکانی بەغدا لەبەروی کە زمانی عەرەبیم زۆر بە باشی زانی. ئەو کاتە یادی بەخێر هونەرمەندی شەهید هادی المەهدی بەرنامەیەکی هەبوو لە تەلەڤیزیۆنی گەلی کوردستان بە ناوی قەسائید عەرەبیە کاک سۆران پێشکەشیە کرد. پێویستی بە هاوکارێک بوو هەندێک بەشێک لە شعرەکان بخوێنێتەوە بە زمانی عەرەبی. منیان بان کردو لە 92 لێەوە دەستم پێ کرد. دوای ساڵی 94 کەناڵی 2 لە تەلەڤیزیۆن گەلی کوردستان دامەزرا لە کەناڵی 2 بەردەوام بوو هەتا ساڵی 90. بەرنامەی هونەری یان بەرنامەی هونەریم ئامادا کرد. هەندێک بابەتی سۆزداری و ئەمانە نووسی هەندێک جار بە دەنگی خۆمە خوێنرایە و ئەخرایە سەر سلاید و وێنەی تر هەندێک پێشکردنیشم هەبوو لە بارودۆخێکا کە پێویستی بۆ بوو بێژەری کتیابێ تۆزە جدی تر دەرکەوێتەوانی تر من بەشداری مەکرد. 1970 ئەزمموی یەکەمی دامەزراندنی خاک لەگەڵی شیا بۆ ناو دنیای ڕۆژنامەنووسی بۆڤاری خاک دەستەی نووسەرانی بۆڤاری خاک دوایی بەڕێوەبەری نووسینی بۆڤاری خاک دوایی سەر نووسەری بۆڤاری شاکاری چێتی هونەرمەندانی کوردستان و هەتاوەکو 2006 تا دوا ڕۆژی من لە کوردستان پێشەوەی کە بڕۆمە دەرەوە هەر کارمەندی کەناڵی کوردسات و خاکیش بووم و بەڕێوەبەری نووسینی بۆڤاری خاکیش بووم. ئەو کاتە لە ڕۆیشتنمان بۆ دەرەوە لە کاری ڕاگەاندن دوورکەوتمەوە. ئەگەر بەراوردێک بکەیت دیسان بە کاری ڕۆژنامەنووسی لەو کاتە لەو سەردەمێک کە تۆ دەست پێ کرد و لەگەڵ ئێستا کە ئێمە وەستاوی لە ڕاستیان زۆر سەخت بوو لە ڕووی تەکنیکیەوە سەخت بوو لەبەرەوەی کە ئێمە ئەو هۆکارانەی ئێستامان لە بەردەستانە بوو کە ئێستا وەکو تەکنیک لە بەردەستایە بەڵام تام و چێژێکی جیاوازی هەبوو لەبەرەوەی کە ئێمە بۆ نمونە لە خاک کە دەستمان پێ کرد یەکێک لە پاڵپشتی هەرە گەورەکانی کە لەگەڵمانە بوو لە ناو دەستگاکەیە و بە بەردەوام لە هەموو ئیشێکا لەگەڵمان بوو هێرۆخان بوو و ئەو وەکو هێزێکی زۆر گەورە و پشتیوانێکی زۆر باش بوو بۆ ئێمە کە ئازادانە و ئازایانە بتوانین دەربارەی هەموو دیاردەیە قسە بکەین بەبێەوەی کە سەڵ بکەینەوە لەبەرەوەی کە هەم هێرۆخان خۆی هەم جەنابی مام جەلاش بەبەردەمای و خاک ئازادترین دەستگای میدیای ئەهلیەت چۆن ئیشەکەن ئیش بکەن
ئەو دەستکراوەیە بۆ ئێمە تاموچێژی خۆی هەبوو بەڵام لە ڕووی تەکنیکیەوە زۆر سەخت بوو و بە ژمارەش کەم بووین لە ڕاستە مەسەڵەن میدیای کوردی کەم بوو وەکو ئێستا نەبوو لەبەرەوە تووشی بەرپرسیارەتی دەرکەوتنە بووی ینی خەڵکی ناسی ئەچووی بۆ شوێنە دەستیان بۆ درێژە کردیەوە فلان کەسەگرێت فلان تەلەڤیزیۆن زۆر کەم بوو بزەوت ئێستا ماشەڵڵا ئەوەنە میدیای کوردی هەیە ئەوەندە کەناڵ و بەتایبەتی لەسەر سۆشیال میدیا دنیایەکی زۆر کەناڵی بەخش و ئەوە پیا بووە خەڵک ئەو جۆرە لە چێژەی لێ نابینێ وەکو سەردەمی ئێمە لە ڕاستیە ڕێزێکی تایبەت و جۆرێک لە حسابی تایبەتمانە بوو بەناو خەڵک زۆر باشە بەرنامەی کڵاو ڕۆژنەیەکێک بوو لەو بەرنامانەی کە زۆر چوە ناو خەڵکەوە بۆچی ئەو بەرنامەیەت هەڵبژارد تایبەت بە شوێنەوار لە ڕاستە وەکسەرەتا باسم کرد بیرۆکەکە لێوە دەستی پێکرد کە هێرۆخانەی ویست ئێمە خاک یا با بڵێن میتۆدی ئیشکردن لە خاک وابەستەی بوو بە خاکەوە یعنی پەیوەندی بۆ هەموو کام خاکی کوردستانە ئێمە چۆن بتوانین بۆ هەموو دنیا بسەلمێنین کە بەڕاستی ئەمە خاکی کوردستانە بیرۆکەکە لەوەوە دەستی پێکرد نزیکایەتی و هاوڕێتی منیش لەگەڵ کاک هاشم حەمامدوڵای شوێنەوار ناز کە بەڕێوەبەری مۆزەخانەی سلێمانیە یەکێکی تر لە پشتیوانێ زۆر گەورەکانی من لەو بەرنمەیە کاک هاشمە بەڕاستی بەبێبوونی کاک هاشم ئەو بەرنمەیە سەرکەوتوونە ئەبوو نەمانەتوانیش بکەن بەرەو هەم شوێنەوار ناز و هەم کەسێکی دڵسۆزی کورتپەروەر بوو کە بەبەردەوام کۆمەچێکردن بیرۆکەی ئەیامێ بچین ئەمە بکەین بڕۆین بۆ ئەوە با بچین ئەم شوێنە بکەین ڕاوێژکاری بەرنامەکە بوو بەڵام بەشێکی گەوری بەرنامەکەش ئەو بوو هەم پشتیوانیەکانی هەم ڕاوێژەکانی ئەو وایکردن بەرنامەی وای لێ بێ کە خەڵک حەزی دەکات دووەم شت کە وای لێکرد بچێتە ناو خەڵکەوە جۆرێک لەو زمانە شیعریە بوو کە من هەڵم بژارد بوو بۆ وەسفی شوێن یعنی خەڵک وای لێ هاتبوو بەتامەزرۆی و حەزی لەوا کرد شوێنەی من ئەمەم جوانیەیە لەبەروی کە من خۆ دەزانی تۆزێک با بڵێن دەست و پەنجەم لەگەڵ دنیای ئەدەبیاتە نەرم کرد بوو پێشتر بۆی ئەو جۆرە وەسفە وایە کە خەڵک تامەزرۆی بێ ئەجینا من خۆم زۆر کەم دەرەکەوتم لە بەرنامەکە لە پێشەچێکە و لە کۆتایەکەشە بەڵام تام دوایانش کە خەڵکم بینێتەوە ئەیبێن پێم بڵێن ئەوە پیاوەکەی بەرنامەی شوێنەوارەکەی کامی زۆر سەرنجڕاکێش بوو ئەو ئەزمونانەی تۆ ئەزمموی ڕۆژنامەنووسیت یان ئەزمونت لەگەڵ خوێندکارانی بەشی سینەما و لە ڕاستیا دووشتی جیاوازن ینی ئەزمموی ڕۆژنامەنووسی سەردەمی تەمەنێکی جیاواز بوو ینی ئەو کاتە گەنج بووین و ینی زۆر بە نوعی لە تموحی ترەوە ینی بەشێکشی خواستی دەرکەوتن و خەڵک ناسین و ناسیاوی بوو لە ناو خەڵکە لە ڕاستیە بەشێکشی پەیوەندی بۆ و مۆتیڤیشنەوە هەبوو کە لە پشتی کارەکانی ئێمەوە هەبوو بۆ پشتیوانیەوە بوو کە هەمان بوو ئەمان ویست خزمەت بکەین لە ڕاستیە لەو ڕۆژگارەیە ئیشکردنی ڕۆژنامەنووسی هێندەی خزمەتکردن بوو بە خاک و نەتەوە و بە بیرکردنەوەمان ئێمە وەکو ئەو کەسانی کە نزیکین لە بیری نەتەوەی کوردەوە و ینی خۆشت لە کای ڕۆشنبیری و هونەریە ئیشت کردووە زانی بەشێکی زۆر لە کای هونەری ئێمەش پێویستی بۆ بەناو شوناسای ئەبگەڕێ بۆیە بۆ ئێمە چێژێکی زۆر تایبەتی هەبوو ئەزمونم لەگەڵ خوێندکارەکانی بەشی فیلمسازی ئەزمموی باوچێکە کاخوازێ مناڵەکانی بگەنە شوێنێکە شانازیان پێ بکە دەستخۆش دکتۆر گفتوگۆکانی ترمان لە بەشی فیلمسازی لە زانکۆی سلێمانی تەواوکەین زۆر سپاس. دکتۆر ئێمە لە بەشی فیلمسازین لە زانکۆی سلێمانی ئەم بەشە لای تۆ چیەگەێنێت؟ بەخێر بێن بەشی فیلمسازی هێنانەدی خەونێکە کە لە مێژ بوو ئەبوو بێتەدی بە تایبەتی بۆ شاری سلێمانی بەو پێی کە مەڵبەندی ڕووناکبیری و هونەر و ئەدەب و هەموو کایەکانی تری داهێنانە ئەم شارە بۆیە ئەبوو ئەم خەونە بێنینە دیتانەوەیەک بتوانن بێپەش نەبن لە هەموو ئەو زانستانەی کە پێویستەکە لە کای فیلمسازیە بیخەینە بەردەمیان لە دواترا ئەوە بووە هۆکاری ئەوەی کە سلێمانی ئێستا گەورەترین ناوەندی بەرهەمهێنانی هونەریە لە تەواوی عێراقانەک لە کوردستان هەموو کاست و کرو هی زۆربەی زۆری بەرهەمەکانی عێراقیش لە سلێمانیەوە پێگات و پێشکەش هەموو دنیاکرێت. باشە ئەم بەشە ساڵی چەند دروست کرا و کێ بوون ئەوانەی کە دەستیان لە دروستکردنی بەشی فیلمسازیە هەبوو؟ ساڵی 2016 لەگەڵ کۆمەڵێک هاوڕێمان کە مامۆستا بوون لە بەشی فیلمسازی هەندێکیان ئێستا لێرە نەماون هەندێکیان ئێستا لێرە ماون لەو کاتانەیە بەڕێز دکتۆر یوسف گۆران وەزیری خوێندنی باڵا بوو
بەڕێز دکتۆر سەلاحەدین سەعید و سەرۆکی زانکۆی سلێمانی بوو، هەردووکیان پێکەوە کۆمەکێکی زۆر باشی دامەزراندنی ئەم بەشەیان کرد. ئەو کاتە کاک دکتۆر ڕێبوار سەعیدیش ڕاگری کۆلێجی هونەر بوو، هەمویان بوون بە کۆمەکێکی باش بۆ ئەوەی کە بتوانین گروپێک لە مامۆستا دەرچووەکانی زۆر تەبەن زۆر بێ زۆریان دەرچووی دەرەوەی کوردستانن، لەبەرەوەی کە خۆ دەزانی با بڵێن سینەما و هونەری فیلمسازی لە کوردستانە پێشتر پس لە زانکۆی سەلاحەدین هەبووە. ئەو کاتە هێشتا خوێندنی باڵاشیان نەبوو، ینی دەرچووەکانمان تەواویان لە دەرەوەی کوردستانەوە هاتبوون و هەمویان بە ڕۆح یەک تیم و یەک دەست پێکەوە توانیمان بەشی فیلمسازی لە بۆ ساڵی خوێندنی 2016 لە 2016 هەتا ئێستا ئەم بەشە چ گۆڕانکاریەکی تیا کراوە؟ گۆڕانکاری ئەگەر کرابێت لە ستراکچەری بەشەکەیان کراوە، گۆڕانکاریش لەوەیە کراوە کە ساڵانە ئێمە میتۆدی خوێندن نوێەکەینەوە و هەوڵین لەگەڵ بازاڕی کارابی گونجێنین و ساڵانە هەر داهێنانێکی نوێ بێتە ناو کای فیلمسازیەوە بەپێی توانە و بەپێی ئەو زانیاریانەی کە دەستمانەکەوێ ئەمانەوێ ئەم زانیاریانە بگاتە خوێندکارەکانمان. و وەکوتم هەندێک مامۆستا ڕۆشتون جیان هێشتوین، هەندێک مامۆستای تر هاتوون. نەوەیەک سەرقاڵی ئیشکردنەی سەر ناو بەشی فیلمسازیە کە من هیوایەکی زۆرم پێیانە لە ڕاستیە ئەو گەنجانەی کە وەک مامۆستا هاتوونەتەوە، ئەو گەنجانەشی کە هێشتا بەردەوامن وەکو خوێندکار هەمویان جێی ئومێدن و ئەو گۆڕانکاریش ئەوەیە کە ئیدی ئەوە بەسەرچەیە کە بەتەنیا کۆمەڵێک ناو و کۆمەڵێک کەس بن، هەر مامۆستا بن و هەتا لەم شوێنە بمێنەوە بە پێچەوانەوە دەرفەتێکی زۆر باش بۆ گەنجەکان کراوەتەوە. من دڵنیام ئەوان زۆر لێمە باشتری شەجوانەنیش. تا ئێستا چەند نەوەتان پێگەیانوە؟ 5 نەوە لەم بەشە دەرچوون و ئەستا سەرقاڵی ساڵی پاری ساڵی خوێندنی پار ماستەریش هەبوو، 3 خوێندکاری ماستەرمان هەبوو. ئەم ساڵ دەسەکەن بەنووسینی تێزەکانیان، یان کەواتە بەرهەمەکەمان پێچگەل بە کەلۆریۆس گۆڕاو بۆ ماستەریش و ئینشەڵا لە ساڵی داهاتووە بەرهەمی ماستەرەکانیشمانە بینین دەرەچن و گفتوگۆکەن. هەوڵیشمان ناوە تەواوی ئەو بابەتانەی کە توێژینەوەکانی دەربارەکرێت تایبەتمەند بکەین بکای فیلمسازی کوردی، لەوە نەچینە دەرەوە بۆی کە بزانین کێشەکانمان لەکوێ لە ڕێی توێژینەوەی زانستی و بشتوانین پێشنیاری چارەسەریان بۆ. ئەڵێن مامۆستا دڵشاد نێوانی زۆر باشە لەگەڵ خوێندکارەکانیە، ئەمە بۆ چیە گەڕێتەوە؟ لە ڕاستیان من ئەزمونێکی زۆرم لەگەڵ خوێندکار هەیە، ینی تۆ خۆ دەزانی من لە نەوەتەکان لە ساڵی 92 مامۆستابم لە پەیمانگای هونەرە جوانەکان کە من گەڕامەوە بۆ پەیمانگا و کاتە تەمەنێکی زۆر ینی گەنج و مناڵ بووم، ینی و کاتە تەمەنم 21 ساڵ بوو کە بوومە مامۆستا لەوێ بە کۆمەکی زۆر بەڕێز و من هەمیشە بە مامۆستای خۆمی ئەزانم مامۆستا بەدیعدارتاش توانیم فێری هەندێک بنەمای بەڕێوەبردم ببم لەو خاتوونەوە. هەست لە ناوەڕاستی ئەو ساڵەیە بەو تەمەنەکەمەوە من بووم بە بڕیاردەری بەشی شانۆ لەوێ و فێر بووم کە تۆ چەندێک نزیکاتی لەگەڵ خوێندکارا دروستکەی لەسەر بنچینەی ڕێز ئەتوانی گەشە بەخۆت بێ. دوای ئەوە چوونە دەرەوەم بۆ دەرەوە و خوێندنی ماستەر و دکتۆرا لە بریتانیا لەوێت تێبینی ئەو پەیوەندیم کرد لە نێوانی مامۆستا و خوێندکارە کە لە هاوڕێتیایە کە گەڕاشمەوە بۆ ئێرە لە ڕاستیە دەستمان کرد بە دامەزرانی بەشی فیلمسازی. خوێندکارەکان لە تەمەنی مناڵەکانی منان هەستم کرد ئەمان پێویستیان بە باوکایەتیە، باوکایەتی نانەسەر و بنچینە پاتریاکەی کە تۆ باوکێکی چاودێری بەسەریانەوە، باوکێکی بەسۆز و میهرەبان کاتوانێ زۆربەی زۆری کێشە تایبەتیەکانیشان بۆ چارەسەر کاوەکو باوکێک. بۆیە من زۆر ئەو پەیوەندیە تۆڵم لەگەڵ خوێندکارەکانمان بۆ دروست بوو لەبەرەوەی کە هەمیشە ئەوان وەکو باوکی خۆیان وەکو براکەی گەوری خۆیان تەماشای منەکەن و منیش یەکێکم لەو کەسانەی کە ژوورەکەم ماڵەکەم هەموو شتەکانم کراوەی لە بەردەمیانە، بۆیە ئەم پەیوەندیە باشم لەگەڵیان هەیە. ئەگەر خۆت بەراوردێک بکەیت لە نێوانی ئەزمموی تۆ لە پەیمانگای هونەر جوانەکان و لە بەشی فیلمسازی لە زانکۆی سلێمانی چۆن بەراوردیانەکەیت؟ ڕاستە دوو ئەزمموی زۆر لێک جیاوازن. پەیمانگای هونەر جوانەکان وەمزانی زۆر لەیەک نزیکن. بۆچی لێک جیاوازن؟ جیاوازەکان لەوای پەیمانگای هونەر جوانەکان تەمەنی خوێندکارەکانی مناڵترە، ینی خوێندکارێک کە تۆ پێش ئەوەی کە سەرقاڵی فێرکردنی بی بە سەرقاڵی پەروەردەکردنیشی بی، بەڵام کێتە زانکۆ خوێندکار لەسەر 8 ساڵەوەیە ئەرکی پەروەردەکردنی لەسەر نەما. لە ڕاستی هەرچەنە بەشێک زۆر لە میتۆدەکانی ئێستای فێرکردن پەروەردەشیان خستۆتەوە ئەستۆی مامۆستای زانکۆ، بەڵام لە ڕاستیە زۆر ئاسان نییە تۆ دەستکاری بوونەوەرێک بکەیت، دەستکاری ئینسانێ بکەیت کە تۆتە سەر تەمەنی 8 ساڵەوە بتێ دەستکاری بنیادی پەروەردەکردنی بکەیت بە شێوەیەک لە شێوەکان، بەڵام مەتوانی زانیاری بخەیتە بەردەم
و فێری ئەوەی بکەی کە لای ئێمە خوێندن بە تەنیا بۆ ئەوە نیە تۆ کۆمەڵێک زانیاری وەربگریت و لەبەری بکەی فێری بکەیت چۆن بیر بکاتەوە چۆن دەرفەتەوەی هەبێ ڕەخنەگر بێ چۆن نتوانێت ڕەخنێ ئەو کایە بکا کە خۆی تایە ئیشەکە بۆیە ئەو دوو تەمەنە جیاوازەوە کە تۆ مامەڵەکردنی شێت جیاواز بێ ئەزمموی پەیمانگام پێش چوونە دەرەوە و خوێندنمە لە دەرەوە بەرکەوتنە بە کەلتورێکی جیاواز بەڵام ئەزمموی زانکۆی سلێمانی دوای چوونە دەرەوە بەرکەوتنە بە کەلتورێکی جیاوازە بەرەوە ڕەنگە من ئێستا هەم تەمەنیشم هەڵکشاوە ئەزممونم زیاتر بووە هێمنترم لە ئەو کاتێکە لە پەیمانگا بووم لەوێ گەنجتر بووم تۆزە زیاتر ئەجوڵامەوە ینی ئەکتیڤتر بووم بەڵام لێرە لێرە لەبەرەوەی کە تەمەەن ڕێگە نایە هەندێک جار و هەندێک جاریش وەکوتم بەرکەوتن بە ئەزمموی دەرەوە و بە تایبەتی خۆراوە وڵاتێکی وەکو بریتانیا فێری زۆر شت دەکاگەر بتوانانی بە باشی سوودیەوە بێت ئەوە لە ناو خوێندکارەکانی زانکۆ ئەبینیت کە بتوانن ڕەخنە لەو کایە بگرن کە خۆیان ئیشی تیاکەن بە دڵنیایی ئێمە لە قۆناغی چوارەمی بەشی فیلمسازیە وانەیەکمان جێگیر کردووە کە لە ڕاستی زۆربەی مامۆستا خوێندکارەکانیش ناوەکەی ناڵێن هەڵێن ئەمە دەرسەکەی دکتۆر دڵشادە نای کۆنتێکچەڵایزیشن پراکتیسە یعنی ئەمە چییە ئەمە خودڕەخنەیە یعنی تۆ خۆت ڕەخنە لە خۆتەگری لە ئەزمموی خۆ دەگری پێشوەی ڕەخنە لەوانی تر بگری ئەگەر ئێمە تاکی خۆمان خوێندکاری خۆمان هونەرمەندی خۆمانمان ڕاهێنا لەسەرەوەی کە خۆی ڕەخنەی ئەزممونەکەی خۆی بکە کەواتە ئیترە زانەیە کە ئەم بوارە بوارێکی کراوەیە ئەتوانێت ڕەخنە لە هەموو کایە بگرێکە ویشیشی تیاکە ئەم وانەیە لە ڕاستی ڕاستە هەندێک کەس پێمەڵێن کاکەمە بۆ ئاستی دکتۆرایە ئەمە تۆ بۆ بە خوێندکاری بە کلۆریۆسێڵی من یەکێکم لەو کەسانەی کە حەزەکەم چیم زانیاری لابی بەخشم لەبەرەوەی کاستەکەم قەرزاری ئەم وڵاتم قەرزاری ئەم نیشتیمانم قەرزاری ئەم شارم قەرزاری هەموو کەسانم کە ڕۆژێ لە ڕۆژان کۆمەچیان کردم بۆی بگەم بە پلەیەکی زانستی بۆیە ئەو بابەتەشم هێنایە ناو خوێندنی بەشی فیلمسازی و بۆی کە ئێمە تاچێکی ڕەخنەگر پەروەردە بکەین نەک تاچێکی جۆڕایە ڕەخنەکان پەیوەندیان بە بەشی فیلمسازیەوەیە و بە سینەماوە هەیە یاخود ئەو کێشانە ئەو کەم و کورتیانەی کە لە ناو بەشی فیلمسازی زانکۆی سلێمانیەوە هەیە ڕاستی هەردووچیانی تایە بەشێکیانی پەیوەندی بە ئەزمموی خۆیەوە هەیە وەکو خوێندکار بۆ منە فیلمێک دروستەکە بێ پێمان بڵێ ئەو کێشانی هاتنە بەردەمی چی بوون بەشێک لە کێشەکانی کێنە بەردەمی خەتاکەی بەشی فیلمسازی هی خۆی نییە مەسەرەن نەبوونی کەرەستەیە نەبوونی کاستی پێویستە نەبوونی مامۆسای سەرپەرشتیارێکی باشە کە ئەمانە ڕەخنە نەتوانێت لە بەشی فیلمسازی بگرێ و پێشم وتون هەمیشە یەکەم کەس بۆ ڕەخنە لە منەوە دەست پێ بکەن بۆ ئەوەی کە ئیتر هیچ مامۆسایەکتر نەڵێ بۆ لەبەرەوەی کە من سەرۆکی بەشی فیلمسازیم من دامەزێرانی بەشی فیلمسازیم کە ڕەخنەی منە کرد و ڕێپێدراو بوو ئیتر مامۆستاکەش ئاسایی وەریەگرێت بۆیان هەیە ڕەخنە لە پێکهاتەی بەشەکە لە مامۆستا لە سیستمی خوێندن لە هەموو شتەکان مەگرن بە نووسینێکی ئەکادمی ڕەخناگرن پێشم وتون ئەمە بۆ ئەوەیە ئێمە لە هەڵەکانمانەوە فێر ببین لە ڕاستیە تۆ چەندێک پێم بڵێ هەڵەکان لەکوایە ئەو کاتە هەم ئامۆژگاری منەکەی هەم ئامۆژگاری ئەو کەسی دوای خۆشتەکەی بۆی بۆ ڕێگا هەڵەیان ڕوو ڕاستە قۆناغی ئیشکردنی تۆ لە داهاتووە واتە لە دوای ئەم قۆناغا حەزەکەم خۆت ئاماژەی پێبیت چییە و گرنگی بەچی ئەیاد و چۆن خزمەتی هەم سینەماکاران و هەم هونەرمەندانەکەی هەوڵی من بۆ ئیشکردن لەم کایە بۆ دوو توێژی زۆ سەرچێ هەم هونەرمەند و ڕووناکبیر و ڕۆژنامەنووسا هەم لە لایەکتریش خوێندکار لە ڕاستی ئەیچێک لەو پرۆژانەی کە زۆر ئومێ دەکەم بتوانین لە ناو سیستمی حکومڕانی ئایندەیە جێگیری بکەین مەسەلەی قەرزی خوێندنە کوردستان خان ئێمە کۆمەڵێک خوێندکارمان هەن لێرە بە پارەلێڵە خوێنن سیستمی پارەلێل سیستمێکە خوێندکارێک کە نمرەکەی ناگاتە ئاستی وەرگرتن ناچارە بێت ئەو 3-4 نمرێ بکڕێتەوە بە پارە مثلا ملیۆنێک دینارە ساڵانە بووی کە بتوانێت لە زانکۆ بخوێنێ باش ئەم خوێندکارم پارەیە لێکۆ بێنێ لە زۆربەی زۆری وڵاتانی دنیا دەوڵەت قەرزێکە بە خوێندکار بۆ نمونە ئەگەر ئێمە لە هەرێمی کوردستانە بتوانین ساڵانە 3 ملیۆن دینار قەرز بین بە خوێندکارێک پارەی پارەلێڵەکە بۆ نمونە ملیۆنێک دینارە تۆ حکومەت خۆتەیتەوە بە خۆت ئەمە ملیۆنێکی گەڕایەوە بۆ حکومەت 2 ملیۆنی شێمێ بۆی کە ژیانکە ئێمە خوێندکارمان هەیە لە بەرەوەی کە باری دارایی باش نییە ناچارە بێ شەوتانیوە شەو تا سەعاتێکی شەو تا 2 شەو ئیش بکە تاگاتە ماڵەوە بەیانێکش ساعتەش تونێ بێ لە زانکۆ بێ لای من
یعنی فشارێکی زۆ گەورە هاتوۆتە سەر خوێندکار. ئەگەر ئێمە بتوانین پرۆژەیەکی وا جێگیر بکەین بە یاسا لەناو پەرلەمانی کوردستان، ئەتوانین خزمەتێکی زۆر باشی توێژی خوێندکار بکەین بۆ هونەرمەندان و نووسەران و ڕووناک بیران و ڕۆژنامە نووسانیش. پێشتر ئێمە ساڵی 2004 و 2005 لە وەزارەتی ڕۆشنبیری ئیدارەی سلێمانی شتێکمان هەبوو بە ناوی ڕێزلێنان بۆ هونەرمەندان کە دابینکردنی بژێوی لانی کەمی بژێوی بۆ خەڵک. بەڕاستی ئەمە پرۆژەیەک بوو ساڵی 97 هەواڵ مامجەلال لە فستیڤاڵی گەلاوێژە کردی دیاری ئەو کاتە لە بودجەی خۆی ئەیدا، بەڵام 2004 و 2005 چووە سەر حکوومەت ئەم بودجەیە نەما، ئەم ڕێزلێنانە نەما. بۆ نەما لەبەروی بە یاسا ڕێک نەخراوە. ئەگەر ئێمە بین خانەنشینی هونەرمەند و ڕێزلێنانی هونەرمەند لە ناو پەرلەمانی کوردستانە بە یاسا جێگیر بکەین، هەچ کەسێک سەرۆکی حکوومەت بێ لای هەچ کەسێک بێ ناتوانێت خۆی بدزێتەوە لەم یاسایە. بۆیە من بە هیوان بتوانم ئەم دوو پرۆژەیە لە ئایندا جێگیر بکەم کە هەم خزمەتی توێژی هونەرمەند و ڕووناکبیر و ڕۆژنامە نووس و نووسەران بکە، هەم بەلایەکتریش خزمەتی توێژی خوێندکارە. بە هیوای سەرکەوتن. سوپاس بۆ کاتەکەت. سپاس بۆ.